سەوارەتان باش ئازیزان خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەیەکی نوێی چاوپێکەوتن لەگەڵتان شاد دەبینەوە. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز فەخری کەریم سەرۆکی دەستگای مەدا بۆ ڕاگەیاندن و ڕۆشنبیری و هونەرە. لە چاوپێکەوتنی ئەمڕۆمان باس لە کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا دەکەین. سەرچاوی ئەم کێشانە لە چیەوە هاتن؟ کێ هۆکاری سەرەکی ئەم کێشانەیە؟ کاک فەخری بەخێراتنت دەکەم. حەز دەکەم گفتوگۆکەمان بە قسەکردن لەبارەی ڕەوشی سیاسی لە عێراق دەست پێ بکەم. بپرسم لەبەرچی ئەم قەیرانی ئێستا بەم قۆناغە گەیشت؟ يعني أنا أعتقد نحن الآن في لحظة تاريخية حرجة جدا. پێم وایە ئێستا لە ساتێکی مێژوویی زۆر هەستیارداین. قەیرانە سیاسیەکە دەشەنەی سندوو گەیشتە ئاستێک کە پێشتر پێی نەگەیشت بوو، کە گەیشتۆتە ڕادەی پشێوی و ئالۆزی و گرژبوون و شەقبوونی پرۆسەی سیاسی و هێزە بەشدارەکانی ئەم پرۆسە سیاسیە زۆر بەڕاشکاوی و بێ خۆدزینەوە. بێگومان هەموو هێزەکان بەرپرسیارەتی ئەم ڕەوشەیان لە ئەستۆیە، چونکە بەباشی بەرەنگاری دیاردەنەرێنەکان نەبوونەتەوە. لەو کاتەی ئەو دیاردانە سەر هەڵدەدات و گەشە دەکەن. پێم وایە ئەمە پەیوەندی بە دیاردەیەکی نەرێنی دیکە لە ڕەوشی سیاسی هەیە. دیاردەکەژەوەیە هەر لایەنێکی بەشداربووی پرۆسەی سیاسی بە دوای ئەو پرسانەدا دەچێت کە پەیوەستن بەخۆیەوە. زۆر بەداخەوە لەم پرۆسە سیاسیەدا لە دوای ڕوخانی ڕژێمی سەدامەوە سازشکردن هەمیشە ئامادە بووە لە هەڵوێستەکاندا تا ئێستاش بەردەوامە. قەیرانەکان سەر هەڵدەدەن و وردە وردە پەرە دەسێن و هێزە سیاسیەکانیش خۆیان لە بەردەم ڕەوشێکی زۆر ئاڵۆز و سەختدا دەبینەوە. بەڵام بەرپرسیارەتی سەرەکی ئەم جارە پەیوەستە بەو ڕێچکە و سیاسەتەی بەڕێز سەرۆکوەزیران لە خولی دووەمی سەرۆکایەتیەکەیدا گرتیەبەر کە بریتی بوو لە تاگڕەوی و قۆڕەخکردنی بڕیارەکان و پێشێلکردنی سنووری ئەوانی تر و کارکردن بۆ دوورخستنەوەیان، هەروەها وروژاندنی جۆرێک لە پشێوی لە ناو پرۆسەی سیاسیدا. پێم وایە ئەم ڕێچکە و ڕەفتارە وەها ڕێگەی گرتەبەر کە بە هیچ شێوەیەک نە لەگەڵ پرۆسەی سیاسی دیموکراتی و نە لەگەڵ دەستوریشدا ناگونجێت. کاک فەخری، ئەم ڕێچکەی کە باسی لێوە دەکەی لە خولی یەکەمی سەرۆکایەتی مالیکیدا هەبوو ڕەخنەیان لە سەرۆکوەزیران دەگرت بەوەی شێوازێکی دیکتاتۆری لە مامەڵەکردندا پەیڕەو دەکات. بۆچی بەلای کەمەوە لایەنی کوردی ڕازی بوو بەوەی مالیکی جارێکی دیکە ئەو پۆستە وەربگرێتەوە؟ نعم أنا أتفق معك. بەڵێ، من هاوڕام لەگەڵتە. پێم وایە من یەکێک بووم لەوانەی زۆر زوو بەرەنگاری ئەم دیاردەیە بوومەوە، تەنانەت پێشەوەی هێزەکانی دیکە هەستی پێ بکەن. هەوڵیشمدا بە دوای ئەم دیاردەیەدا بچم، بەڵکو سنوورداری بکەم، بەڵام زۆر بەداخەوە هەر لە خولی یەکەمی سەرۆکایەتیدا کەڵەکە بوو. بەڵام لەگەڵ نزیک بوونەوەی خولی دووەمدا کاتێک هێزەکان دەستیان بە جوڵە کرد بۆ پێکێنانی حکوومەتی تازە بەڕێز مالیکی، نەرمیکی زۆری نوان، دەکرێت بڵێم تێڕوانین و وێنەیەکی جوانی لەبارەی قۆناغی دووەم خستە ڕوو. هەروەها گەرەنتی معنەوی نیشاندا و چەندین ڕێکەوتنامەی دووقۆڵی ئیمزا کرد. ئەمە جگە لە ڕێکەوتنامەی گشتی بۆ سەر جەمهێزەکان وەک ڕێکەوتنامەی هەولێر بە جۆرێک وای پیشانی لایەنە پەیوەندیدارەکانی پێکێنانی حکوومەتدا کە بەڕاستی گۆڕاوە و دەستبەرداری ئەو ڕەفتارانی پێشوو دەبێت. سەبارەت بەخۆم دان بەوەدا دەنێم کە فێڵم لێکرا لەم ڕۆوە. ئەمە شۆکاری ئەوەیە کە جارێکی تر ڕوبەڕووی ئەم دیاردە ترسناکە ببمەوە، چونکە وای تێگەیاندین کە کار بۆ یەکخستنی هێزەکان دەکات لەگەڵ پاڵپشتیکردنی پرۆسەی دیموکراسی لەسەر بنەمای تەوافقی نیشتیمانی و هاوبەشێتی و چەسپاندنی بنەمای ئازادیەکان و دیموکراسیەت. بەڵام بەداخەوە ئەم بەڵێنانە جێبەجێ نەکران، تەنانەت لە پێشتر خراپتریش بوو. من پێ دەڵێم ئەم سازشکردن و تێڕوانینانەی بەڕێز مالیکی پێشکەشی کرد ئەو لایەنە پەیوەندیدارانەی کە سەرقاڵی پێکێنانی حکوومەت بوون. مالیکی وای تێگەیاندن کە دەبێتە مالیکی ژمارە 2
تەنانەت دوامان لێ هات بە مالکی نەمبەر 2 بانگی بکەین. کاتێک لێیان پرسین مەبەست چییە لە مالکی نەمبەر 2 وتمان مالکی نەمبەر 1 ئەو کەسە بوو کە هەڵسوکەوتەکانی لەلایەن هەموو هێزەکان ڕوبەڕووی بوونەوە. ئەوە دەبێتە ڕابردوو، ڕێچکەیەکی دیکە دەگرێتە بەر کە هیچ پەیوەندی بەوەی پێشەوە نییە. بەداخەوە مالکی بە کردار بەڵێنەکانی جێبەجێ نەهێنا و وردە وردە دەستی بەو کارانە کرد، وەکەوەی خاوەنی دەوڵەت و پرۆسەی سیاسی و خاوەنی حکوومەت بێت. تەنانەت ئەو دەستەواژانەشی کە لە گوتارەکانیدا بەکاری دەهێنێ ڕنگدانەوەی ئەم جۆرە تێڕوانی نەبوو. ئەگەر سەرنج لە گوتارەکانی بەڕێزمالکی بدەیت زمانێک بەکاردێنێ، بەداخەوە نەپەیوەندی بە دیموکراسیەوە هەیە، نە بە بەشداریکردن و خۆپەرستی مالکی وردە وردە باڵ بەسەر شانۆی سیاسیدا دەکێشێت. لا علاقته بذلك النهج بالتطبيق العملي للأسف الشديد. هناك من يقول إن أو ينتقد الاتفاقيات السياسية التي هەندێک هەن ڕەخنە لە ڕێکەوتنە سیاسیەکان دەگرن. بۆچی ڕێکەوتنامەی سیاسی دەکرێت و ڕێکەوتنامەی یاسایی ناکرێت؟ تاکو لەسەر بنەمای ئەو جۆرە ڕێکەوتنانە خواستی هێزە بەشدارەکانی دەسەڵات بەدی بێت. تحقيق طموحات القوى السياسية المشاركة في الحكم. يعني أولا الاتفاقيات التي تبرم يفترض أنها في إطار القانون. یەکەم ئەو ڕێکەوتنامەی کە دەکرێت دەبێت لە چوارچێوەی یاسادا بێت. بەڵام ڕێگەم پێ بدە بڵێم پرۆسەی سیاسی بەگشتی دوای ڕوخانی ڕژێمی پێشوو لەسەر بنەمای تەوافقی نیشتیمانی و بەشداریکردنە. ڕاستە ئەم تەوافقی نیشتیمانی و بەشداریکردنە لەسەر بنەمای دەستورە بە شێوەیەکی گشتی، بەڵام لەلایەکی ترەوە لەسەر بنەمای تەوافق و بەشداریکردن لە بڕیار لە میانەی ڕێکەوتن و لێک تێگەیشتنەکان. ئەگەر نا دەیان پرسەن پەیوەندیان نە بە دەستور و نە بە ئەو تەوافق و لێک تێگەیشتنانەوە نییە کە ڕەفتاری سەرۆکوەزیران لەسەر جەم بوارەکاندا دیاری دەکات. لەو باوەڕەدا نیم ڕێکەوتنەکان لە دەرەوەی لێک تێگەیشتنە یاسایەکان بێت. با قسە لەباری خودی مالیکی خۆیەوە بکەین. ڕۆژی نووری مالیکی ئێستا لە نێو قوارە سیاسەکاندا چۆن دەبینن؟ ئایا لەگەڵ زۆربەی هێزە سیاسەکاندا تەبا یان تەنها لەگەڵ ئیتلافی دەوڵەتی یاسا؟ يعني دعينا نفكك. با حکوومەتی ئێستا یان پرۆسەی سیاسی شی بکەینەوە. لەلایەکەوە هاوپەیمانی کوردستانی هەیە. من پێم وایە هاوپەیمانی کوردستانی لەگەڵ مالیکیدا ڕوبەڕووە بە شێوەیەکی گشتی. ڕەنگە جیاوازی لەبارەی پرسەکانەوە هەبێت. ئەلعێراقیە لە دژی مالیکی وەستاوەتەوە. ئێستاش لایەنێکی سەرەکی و دووەم لیستی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکان کە ڕەوتی سەدرە لە ڕوبەڕووبوونەوەیەکی توندایە لەگەڵیدا. هەندێک لایەن لە ناو هاوپەیمانی نیشتیمانیدا هەن لە سیاسەت و ڕەفتار و ڕەوتی مالیکی ڕازی نین. ئیجا مەجلیسی ئاعلا یان کۆنگرەی نیشتیمانی بێت، یاخود تەنانەت کەسێتیەکانی دەوروبەری بەڕێزمالیکیش. ڕەنگە زمانی ناکۆچیەکان لەگەڵ مالیکیدا تا ئاستی ڕوبەڕووبوونەوە تند نەکەن، بەڵام ئەوان لە سیاسەت و ڕەفتار و ڕەوتی مالیکی ڕازی نین. کەواتە مالیکی لەگەڵ خۆیدا تەبایە. بەڵێ ڕەنگە دەوڵەتی یاسا لە دەوریدا بن، بەڵام گومانم هەیە هەموو دەوڵەتی یاسا لەگەڵ مالیکی بێت، چونکە چۆن دەبێت لە ڕۆژگارێکی وادا سەرکردەیەکی سیاسی ئاگاداری هەندێ دیاردەی ترسناک نەبێت و هەڵوەستەی لەسەر نەکات کە پەیوەندیان نە بە دموکراتیەتەوە هەیە و نە بە ڕەفتاری دیموکراتی و نە بە پیاوێکی دەوڵەتەوە کە ڕێز لە ئیرادەی هێزەکانی دیکە بگرێت. چۆن؟ نازانم. ئایا ترسە؟ ئاخۆ ئیمتیازە؟ ئایا لەبەر شتێکە کە ناکرێ بگوترێ و شاردراوەتەوە؟ من نازانم، بەڵام ئەوەی دەیزانم ناڕەزایی بەرامبەر ئەو باڵی بەسەر پرۆسەی سیاسی و هێزە بەشدارەکاندا کێشاوە. أن عدم الرضا هي سمة غالبة على العملية والقوى المشاركة فيها.
يعني يبدو مالكي أنه يرى پێدەچێت مالکی پێی وابێت کە ئەو هەمیشە ڕاستە و ئەوانی دیکە هەڵن وای دەبینێت کە خۆی پاکە و ئەوانی دیکەش گەندەڵن ئەم هێزەی لەکوێوە هێناوە کاتێک باس لە بەڕێوەبردننی وڵات و باس لەوانی دیکە دەکات بۆچی بەم ڕێچکە و شێوازە قسە دەکات يعني لماذا بهذا النهج وهذا الأسلوب هذا هو كرسي السلطة ئەمە کورسی دەسەڵاتە ئەمە ئەو کورسی دەسەڵاتەیە کە ئەو سەرکردانی وڵاتانی عەرەبی دەیان ساڵ دەستیان پێوەگرت بوو ڕاپێچی کورسی لە سێدارەدانی کردن وەک سەدام حوسێن و دەست و پەیوەندەکانی یان بە شێوەیەکی خراپ ڕاپێچی گۆڕ دەکات وەک قەزافی یان وای لێ دەکات هەڵبێت وەک سەرۆکی تونس یاخود دەیگەێنێتە زیندان وەک حوسنی موبارەک یانەوانەی کە تانک و فڕۆکە ڕوبەڕووی گەلەکەیان دەکەنەوە جگە لە ئامرازی جۆراوجۆری سەربازی و کوشتن و لە ناوبردن هیوادارم مالکی بەردەوام نەبێت لە ڕەچاونەکردنی ئەوەی دەستگرتن بە کورسی دەسەڵات مانای چییە ئەگەر ئیرادە و تێڕوانین و چاوە چاودێرەکان فەرامۆش بکات و هەرچەندە هەوڵ بدات خۆی لە دەسەڵاتدا بهێڵێتەوە هێندەی بەهێزبوونی ڕیشاڵەکانی دەسەڵات هێندەی ئەوەش ئەو ڕیشاڵانە خاو دەبنەوە و دوجار تەنیا کۆتاییەکی دەبێت کە مای خۆشحاڵی نییە پێم وایە دەرفەت هەیە لە بەردەم بەڕێزمالکیدا بۆ ئەوەی پاشگەز بێتەوە دەترسم بە تێپەڕبوونی کات ئەم هەلەی لەدەست بچێت مالكي في مقابلة مع NRT ركز على لا چاوپێکەوتنێکی NRTدا مالکی جەختی لەسەر چەند خاڵێک کردەوە وای نیشاندا کە ئەو لەسەر حەقا لەبارەی گرێبەستنەوتەکانەوە گوتی کێشەی لەگەڵ هەرێمی کوردستاندا نییە ئێمەش ئەم لایەنی سەبارەت بە کورد جێ بایەخمانە و جەختی لەسەر دەکەینەوە بۆیە درێژە بە قسەکانم دەدەم ئەو پێی وایە ئەو گرێبەستنەوتیانی حکوومەتی هەرێمی کوردستان دایانکات گرێبەستی نایاساین بەوەی هێشتا ئەو گرێبەستانی نەبینیوە هەروەها سەبارەت بە بابەتی فڕۆکەخانە و دەواازە سنووریەکانیش ئەو ئاگای لێ نییە ئەم کارانە چۆن بەڕێوە دەچن و چی دێتە ناو هەرێمی کوردستانەوە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی ناتوانێت چارەسەریان بکات یان بەغدا دڵنیا بکاتەوە بۆ ئەوەی کێشەکە کۆتایی پێبێ طمأنت بغداد كي تنتهي المشكلة أنا أخاطب السيد المالكي وأقول له أرجوك لا تدفع من ڕوودەکەمە بەڕێز مالکی و پێی دەڵێم تکایە کاروبارەکان بە ئاراستەیەکدا مەبە کە لە بەرژەوەندی عێراقدا نییە لە بەرژەوەندی پەیوەندی لە مێژینەی نێوان هەردوو گەلی کورد و عەرەبدا نییە هەروەها لە بەرژەوەندی خۆشیدا نییە با بەبیری بێتەوە کە ئیمزای لەسەر چەندین ڕێکەوتنامە کردووە کە هەموو ئەم پرسانەی تێپەڕاندووە ئەو ئەم پرسانە کاتێک بەکاردێنێ کە پێی وایە بەکارهێنانی ڕەنگە هانی ئەو جەماوەرە بدات کە ئەو وای دەبینێ نوێنەرایەتی دەکات لە دژی گەلی کورد چەندین ڕێکەوتن کراون ئەگەر ئەو سوور بێت ئەوە بڵاو دەبێتەوە ئەم ڕێکەوتنامانە ئەو دووپاتی دەکاتەوە کە بە هیچ شێوەیەک ناکۆک نین لەسەر ئەو پرسانەی کە ئێستا ئەو دیان ڕوژێنێت دەکرێت ئەو ڕێکەوتنامانە بڵاو بکرێنەوە بۆ نمونە ڕێکەوتنامەی هەولێر ئەو ئیمزای لەسەر کرد تیایدا چارەسەر بۆ هەموو پرسە ناکۆکەکان خراوەتە ڕوو کە پەیوەستە بە نەوت و فڕۆکەخانە و شتی دیکە زۆر بەداخەوە من ئاواتەخواز نیم بە زمانی ڕژێمی پێشوو لەگەڵ گەلی کورد بدوێت با بەبیری بێتەوە کە هەموو ئەوەی کە ئەمڕۆ دەیڵێت دەستەواژەی ڕژێمی پێشوون ئەمە شەرمە لە نیشتیمانپەروەرێک ناوەشێتەوە کە لە ئۆپۆزیسیۆن بووە ئێستا ژوای دەردەخات کە کار بۆ چەسپاندنی پرۆسەی سیاسی دیموکراتی دەکات با بەیادی بێتەوە کە لە سنوور دەپەڕیەوە و لێرە لە کوردستان دەژیا و لە کوردستانەوە چاوی لە ئایندی عێراق دەکرد با بەبیری بێتەوە شێ لە کوردستانەوە بۆ بەغدای برد تاکو بەردەوام بێت
لەسەر کارەکەی لە عێراقدا بەپێی دەستوری ساڵی 1958 دوای شۆڕشی 14 تەمووز عێراق وڵاتێکە لە عەرەب و لە کورد و نەتەوەکانی تر پێکاتوە ناکرێت بە شێوەیەک مامەڵە لەگەڵ گەلی کووردا بکات وەک ئەوەی مامەڵە لەگەڵ یەکێک لە پارێزگاکاندا دەکات. گەلی کورد تایبەتمەندی خۆی هەیە و ئەو باش دەزانێت کە لە ڕاپەڕینەوە تا ڕووخانی ڕژێم کوردستان هەرێمێکی نیمچە سەر بەخۆ بوو. گەلی کوردیش بەویستی خۆی بڕیاریدا بەشێک بێت لە عێراقی دیموکراتی فیدرالی. دەیتوانی دەنگ نەدا، بەڵام گەلی کورد بە زۆرینەی ڕەها دەنگی بۆ ئەم بژارەیەدا. بەڵام ئەم بژارەیە مانای ئەوە نییە کە ئەو فەرمانڕەوایی ڕەهای عێراقە و دوجار هەموو بستێکی خاکەکەی بخرێتە ژێر دەسەڵاتیەوە. دەسەڵاتی ڕاستەقینە لە سەنتەری عێراق هی ئیرادەی هاوبەشە نەک بە ڕێزمالکی، بەڵکو ئیرادەی هاوبەشی حکوومەتێکی هاوبەشی نیشتیمانیە، وەک چۆن ڕێکەوتنی لەسەر کراوە. کاتێک هاوبەشی نیشتیمانی لە ئارادا دەبێت، کاتێک بڕیارەکانی حکوومەت بەپێی دەستور و بەپێی ڕێکەوتنامە و لێکتێگەیشتنەکان بێت، ئەو کات قسەی دیکەمان دەبێت. بەڵام ئەگەر هەوڵ بدات دەوڵەتێکی ناوەندی بنیاد بنێتەوە کە لە بەغداوە بڕیار دەبکات، لە نووسینگەکەی خۆی لە ناوچەی سەوس با خەونی پێوە ببینێت، ئەمە هەرگیز ڕوو نادا. ئەمە وڵات بەرەو ڕێچکەی ترسناک دەبێت. بناء دولة مركزية يقررها من بغداد من مكتبه في الخضراء ليحلم بهذا. طيب يعني هو انتقد رئيس الجمهورية أيضا قال بأن ئەو ڕخنەی لە سەرۆک کۆمار گرت و گوتی بابەتی مادەی 140 ئێستا پەیوەستە بە سەرۆک کۆمارەوە بەو پێی کە دەبێت داوایەک ئاڕاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بکات بۆ نەخشە کێشانەوەی سنووری پارێزگاکان لەبەرچی گوێبیستی وەڵامی نەبووی. لماذا لم نسمع الرد؟ لماذا لم نسمع الرد من الجانب؟ لأن رئيس الجمهورية بعث لەبەر ئەوەی سەرۆک کۆمار ئەو داوایی بۆ ئەنجومەنی نوێنەران ناردوو، قوارە سەرەکیەکان هی ئەون دەوڵەتی یاسا و قوارەی هاوپەیمانی نیشتیمانی. ئەگەر بۆ نمونە لیستی عێراقیە یان لایەنەکانی عێراقیە ڕێگر بن لە بەردەمی، بەڵام خۆ لیستی دەوڵەتی یاسا و قوارەی هاوپەیمانی نیشتیمانی دەیتوانی ئەم پرسە بجوڵێنێت گفتوگۆی لەسەر بکات. بەڵام هێشتا بەکردار دەبینین کە لەما پاشگەز دەبێتەوە بە زمانێکی دیکە دەدوێت، بە هەمان ئەو زمانە دەدوێت کە کاتی خۆی تارێک عەزیز قسەی پێدەکرد، ئەگەر چی بە ناڕاستەو خۆش بێت بەوەی کەرکووک پارێزگایەکی عێراقیە. بەڵێ کەرکووک پارێزگایەکی عێراقیە، بەڵام ناسنامەکەی کوردستانیە. لەبەرچی ئەو ئێستا وەبیری هاتوۆتەوە کە کەرکووک پارێزگایەکی عێراقیە، لە کاتێکدا ئەو لە دیدار و ڕێکەوتنەکاندا بەڕوونی دووپاتی دەکردەوە کە 140 پێویستی بە گفتوگۆ نییە، چونکە مادەیەکی دەستوریە و دەبێت جێبەجێ بکرێت و کەرکووکیش ناسنامەکەی ڕوونە، هەرچەندە شارێکی عێراقیە. من نامەوێ بڵێم، بەڵام ئەو لە یادێتی لە دیدار و ڕێکەوتنەکاندا چی وتووە باشم لە بیرە، چی لەو دیدارانەدا دەگوزەرا. کاتێک قسەی دەکرد وەڵامی دەداینەوە، من بەشێک بووم لەو دیدارانەی کە ئەو لەبارەی کەرکووک و شتی دیکەش دەدووە. ئێستاش ئەو دەیەوێت لە بیری خۆی بباتەوە، بەڵام ناتوانێت ئەم یادەوەریە بسڕێتەوە. جا ئەگەر ئیمزاکراو بێت یان زارەکی. غير مالكي جگە لە مالکی چەند ڕۆژێک لەمەوبەر مقتەدا سەدر سەرکردەی ڕەوتی سەدر وتی کەرکووک ناسنامەیەکی عێراقی هەیە. ئەگەر کورد ویستی لەگەڵ ڕەوتی سەدر هاوپەیمانی ببەستێت، کەواتە جیاوازی چییە ئەگەردان بە کوردستانیەتی کەرکوودانەیە؟ بەڕێز مقتەدا سەدر ڕۆژێک لە ڕۆژان سەرۆکی حکوومەت نەبووە، ئەمە یەک. دووهەم ئەو پابەندبوونی دەرنەبڕیوە وەک ئەوەی بە ڕێزمالکی دەری بڕی بۆ ئەوەی ببێتە سەرۆک وەزیران. دوجار دەبێت لەسەر ئەم بنەمایە مامەڵا لەگەڵ ئەم پرسەدا بکەین. ئەو پێشتر و ئێستاش لەسەر ئەو بڕواایە کە کەرکووک شارێکی عێراقیە و نایەوێ بڵێ ناسنامەکەی کوردستانیە، شتێکی دیکەی نەگوتووە. بەڵام بەڕێزمالکی ئەمەی گوت و زۆر لەمە زیاتریشی وت. من دڵنیام ئەگەر بڵێم چی وت
ئەوە ڕنگدانەوەی زۆر نەرێنی دەبێت. دەگوترێت کە وتوێتی کەرکووک بۆ کورد بێت باشترە وەک لەوەی بۆ سونە بێت. ئەمە ڕاستە؟ چۆن بێت؟ بۆ کورد بێت باشترە لەوەی بۆ سونە؟ من تایفەگەری ناکەم و لەم بارەیەوە قسە ناکەم و لەو بڕوایەدا نیم کە ئەمە کاتی گونجاو بێت بۆ وروژاندنی ئەم پرسە. با چاوەڕێ بکەین مالکی چی پێویستە بڵێ. ئەم لێدوانە نەرێنیانەش لە زیادبووندا. ئێستا گروپەکەی و لیستی دەوڵەتی یاسا بە زمانێکی شۆڤێنی تون دەدوێن. لەم ڕۆژانەدا یەکێک لە سەرکردەکانی دەوڵەتی یاسا لە یەکێک لە شاشەکانی کەناڵە تەلەڤیزیۆنیەکانەوە بە شڵەژاوی دەدوان. سەرکردەکانی باسم بەبیر هاتەوە کە بەو جۆرە زمانە دەدوان. ئەوانە ڕووی ڕاستەقینەی خۆیان ئاشکرا کرد. کەواتە مەسەلەکە مەبدەئی نییە. بەڕێز مالکی و یاریدەدەرانی کار بە پرەنسیپەکان ناکەن. ئەگەر بە پرەنسیپ کار دەکەن بەخێر بێن. با بڵێ بەڵێ من هەندێ پابەندیم هەبوو ئێستا ناتوانم پێیانەوە پابند بم. ئەگەر ئێوە ناتانەوێ ئەوە من ئامادەم کورسی جێبێڵم. ئەیمانای دیموکراسی چییە؟ چۆن دەکرێت گۆڕینی سەرۆکوەزیران یان حکوومەت مەحاڵ بێت لە سایی سیستمێکی دیموکراسی دەستا و دەستکراودا. کاتێ مالکی گولەی بە خۆپشاندەرانی فورات و باشوور و بەغداوە دەنا دەبوایە ئەنجومەنی وەزیرانی بەجێ بهێشتایە و دادگایی بکرایە. دڵنیام ڕۆژێک دێت باجی ئەو گولانە دەداتەوە کە تەقاندوونی بەڕووی خەڵک و ئەو ساختەکاری بەرامبەر لاوان کردوون. هەروەها پێشێلکاریەکانی دیکەی کە نامەوێت باسییان لێوە بکەم. کەواتە دەکرێت جارێکی دیکە متمانە بە مالکی بکرێتەوە؟ إذا تسأليني أنا لا أعتقد أن هنالك إمكانية. ئەگەر لە من دەپرسی لەو بڕوایەدا نیم ئەمە بکرێ. چونکە زیاتر لە جارێک دەرفەتی پێدرا. پێشتر من بە تێر و تەسەلی گوێم لە بەڕێز مالکی نەدەگرت. بەڵام لە خولی دووەمی سەرۆکایەتیەکەیدا ڕۆژانە ئاگام لە قسەکانی دەبوو. هەروەها بەشداریم کرد لە کۆبوونەوەی سەرکردەکان و ئەو ڕێکەوتنانەی کراون بە ڕێکەوتنە دووقۆڵەکانیشەوە. ئەو تەنانەت پابەندی تاکە بەڵێنێکیش نەبوو. تەنانەت بچووکترین بەڵێنش. حتى أصغر الوعود. پاش کەمێکی دیکە گفتوگەکانمان لەو بارەیەوە تەواو دەکەین. ناوبڕێک و دەگەڕێمەوەلاتان.